چەند ڕۆژێک ماوە بۆ کۆتایی هاتنی ماوەی دەسەڵاتی سەرۆکی ئەمریکا و ئەنجومەنی نوێنەرانی هەوڵەکانیان شڕ کردوێتەوە بۆ دوورخستنەوەی لە پۆستەکەی و دووبارە دادگایکردنەوەی لە دوایین دانیشتنی ئەنجومەنی نوێنەراندا بە زۆرینەی دەنگ هەمواری 25 دەستور لەسەر پرۆژە یاسایی لەسەر کارلادانی پێشوەختەی ترامپ تێپەڕێنرا. لە دانیشتەکەدا 223 ئەندامی ئەنجومەن دەنگی بەڵێیاندا و 205 ئەندامیش ڕەتیان کردەوە و تەنیا یەک ئەندامی کۆماریش دەنگی بە پرۆژەکەدا بۆ لادانی ترامپ. بۆ جێبەجێکردنی هەمواری 25 دەستور دەبێت مایک پێنس جێگری سەرۆکایەتی پرۆسەی لادانەکە بکات، بەڵام پێنس لە ڕاگەندراوێکدا ڕەتی کردەوە ئەو کارە بکات. وتیشی ماوەی سەرۆکاتی ترامپ هەفتەیەکی ماوە و پێیان وایە ئەوە لە خزمەتی هاوڵاتیاندا نییە و لەگەڵ دەستوردا یەک ناگرێتەوە. با بزانین ئەو دەستکەوتانەی سەرۆکایەتی چییە کە ترامپ لە دەستی دەدات ئەگەر دادگایی بکرێت و ئەنجامەکەی لە بەرژەوەندی ئەو نەبێت. یەکەم، بێبەشبوونی لە موچەی ساڵانە کە دەدرێتە هەموو سەرۆکێکی ئەمریکا بە درێژایی تەمەنی کە ساڵانە $200,000 دەبێت. دووەم، بێبەشبوون لە تەواوی دەرماڵی گەشتکردن کە ساڵانە $1,000,000 دەبێت. سێم، لێسەدنەوەی پاسەوانە فیدراڵیەکانی بە درێژایی ژیانی. چوارەم، بێبەشبوون لە هەر پۆستێکی سیاسی و حکومی چ بەدامەزراندن یاخود بە خۆکاندیدکردن. ئەمە ژواتە بێبەشبوون لە خۆکاندیدکردن لە هەڵبژاردنەکانی داهاتووی ئەمریکا. لە ساڵی 1967 هەمواری 25 دەستوری ئەمریکا پەسەند کراوە. لە 4 بڕگەش پێگاتووە و تیایدا هاتووە ئەگەر سەرۆک دەستی لە کار کێشایەوە یاخود مرد یان لە پۆستەکەی دوورخرایەوە، ئەوە دەست بە جێگیری سەرۆکی وڵات شوێنی دەگرێتەوە و بە شێوەی بریکار ئەرکەکانی ڕادەپەڕێنێت.